بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سەلامی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین لە خزمەتانە بین بۆ پێشکەشکردنی دیمانێکی تری تایبەت لە پیشانگای کتێبی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لە خزمەتی لە نووسەرێکی تر کە لە شاری هەولێر دەست و دەور و ڕۆڵ و کاریگەریشی زۆری هەیە لە نووسین، بە تایبەت لە دەستگا کە کتێب گەلێ وەکو منهەج لە خزمەتی قوتابیەکاندا دایڕشت و نووسیوێتی. زایمان لە خزمەتی بەڕێزیانە سەربردەی هەم نووسینەکانی هەمیش ئەو ئامۆژگاریانێک کە لە هەمبانەی جەنای مامۆستادا هەن بە ئێمەی بگەینن. مامۆستا تۆفیق گیان، سەلامی خوای گەورە لەسەر زۆر بەخێر بێ. سلام خوای گەورە لەسەر بەڕێزتان بێ. الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعد. سرتا دەستخۆشتانی دەکەین و بە خێراتنی کەناڵی پەیام دەکەین. ئەرکتان کێشە، هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن و جێ پەنجەتان دیاربی و لای خوای پەروەردگاریش کار و کردوەکانتان مەقبوول بی ئینشاءالله. دەست خۆشی مامۆستا بەر لەوەی کە بێنە سەبەر هەموو نووسینەکانی جەنابتان، من حەزم لێ بەڕێستان وەکو نووسەرێک پێم بڵێن کە لەم ڕۆیە خوێندنەوە زۆر کەم بووە. بەڕێستان چۆن دەتوانن هانمان بدەن، بەڵام هاندانێکی کردداری بۆی کەمە بتوانین بەجێتان بکەین و بخوێنین. هەتا ئێمە وامان لێ هاتووە لە قورئانیش حجرمان کردووە، قورئانیش کەم دەخوێنیوان ئەوتە ناخوێنینەوە. چۆن دەتوانی وام پێ بڵێیان ڕێکمان نیشان بدەیت تا بتوانین گڕوتینێکمان بۆ دروست بێ؟ بەڵێ بەخۆی عادەتەن نووسین تا بکرێ کورت و پوخت بی واتە بەخشیتن. ئەو یەک لەو ڕێگانەیە ئەو کات دەتوانن ینی خەڵک زیاتر لە بۆ خوێندنەوە بێتن. ئەوە سەبارەت بە نووسین و خوێندنەوە. یعنی پێت وایە ئێستا نووسینەکان ئەگەر درێژ بن خەڵکەکە ئەو زەوق و سەلیقەی نییە، یان بڵێ مەلەت دەیگرێ ناتوانانی بخوێنیتەوە؟ فعلەن بەکردا هەروایە لەبەرەوەی بەعام خەڵک سەرقالە، کەمتر شت دەخوێنێت و ئەگەر دوور و درێژ بی. بەڵام ئەگەر کورد بی و پوخت بی واتە بەخش بیتن، ئەو کات وەکو سەرنجڕاکێشی خوێنەر ئەو کات دەتوانی خوێنەرەکە زیاتر باغ بەو خوێنەوە بداتن کە نووسەر نووسیتی. بەڵام تەماشا دەکەین کتابەکان ئەوانەی بەتابەتی ئەگەر منهەجیش نەبن، شەرعیەکان بەگشتی حتمەن زۆرن. بەڵام دیسانەوە ئێمە هەر ناکرێ خۆ هەر بڵێن ئەوی کورت بێ و هەجری لێ بکەین. ینی مەبەستم ئەوەیە ئەو عیلم و معریفەتەی کە لەو کتابانە وەردەگیرێ ئێمان چۆن بتوانین سەلیقەی خۆمان بخەینە سەری تێدا بەردەوام بین. دەکرێت ئەمە بیکەین بە دوو بەرگا. بەرگەی یەکەم خەڵکی بەگشتی تا بکرێت کورت و پوخت بی. بەڵام خەڵکانێکی بە منهەجی کتابەکان دەخوێنن و خەڵکانێکی مشتاقی خوێندنە، ئەو کات دەکرێت ینی ئەو کەسێک کە نووسەرە شت دەنووسیتن مافی نووسینەکە پێ بداتن لە ڕووی تاریفەوە، لە ڕووی بواری فقیبی عەقیدەبی هەر بوارێک لە بواراندا بیتن، ئەو کات دەبی مافی نووسینەکە بداتن ئەگەر درێژیش بیت. ینی ئاستی کەسەکان جیاوازن. بەڵێ بەڵێ. مامۆستا تەوفیق پێم بڵێ دەوریان چەقی نووسینی بەڕێستان لەکوێ باس بابەتێکە؟ ئەوانی کە ئێمە نووسیمانە وەکو منهەج 6 پەرتووکە و لە دەستگای نووری حیکمە بابەتەکان سەری هەڵداوە کە ئێمە برێن لە ڕێگای ئەو برا بەڕێزانە کە تەکلیفیان لێکردین ساڵی 2012 بوو کە ئێمە بتوانین وەکو دەستگای نووری حیکمە بەرهەمی خۆمان بی و بە خۆمان بینووسینەوە و بە خۆمان زیاتر شارەزایمان لە قوتابیەکان هەیە، لە واقعی کوردستان هەیە، شتێک بیتن کە جێگرەوە بیتن بگرە چاکتر باشتر لەوانی تر. ینی دەست پێش نووسینی بەڕێستان 2012 دەستان پێ. بەڵێ. یەکەم نووسینی بەڕێستان کە نووسیتان ینی لە ئاستی خۆتانە بۆ نمونە لەسەر تەڵەبی دەستگا بوو، یان ئەوەتە بە خۆتان حەزی ئەوتانە و فلانە بابەت هەڵبژێرن بینووسن؟ بەخۆی خولیای نووسینمان لەوەی دەست پێ کرد کاتێک کە ئێمە وەکو مامۆستا هەڵبژێردران لە 2011 پاشوەی کە چەند وانەیەکمان گوتەوە و دواتر کە کراین بە پەرپرسی حفاظ وەرئیجازات ئەو کات کە پلانمان دادەنا و چاڵاکی داهاتە پێشماشتمان دەنووسی خولیای نووسینی وێندەرە سەری هەڵدا و پاشان نووسینەکانمان تەمەشا کرد بەراورد کرد لەگە کتابەکانی تر، یعنی توانیمان بە سەرکەوتوانە تەیسیر ڕەحمان بینە بەرهەم بەردیدی قوتابیانی دەستگای نووری حیکمە بە تایبەتی و بنکەکانی تری کوردستان بەگشتی. بەڵێ. حتمما پاڵنەر هەن
بەڵێ بۆی کە نووسەر بکاتە نووسەر ڕاست ئەو پاڵنەرانی کە جەنەی مامۆستایان پاڵ نابەوەی ئەو خۆلیان لە بۆ دروست بی تا بتوان ئەو خزمەتە گەورە دەست پێ بکەن بەڵێ بە حکومەوەی کە ئەمە پاڵنەرێک هەبوو وەکو باسمان کرد لە دەستگای نووری حکمە پاڵنەرێکی سەرەکی بوو لە بۆ ئێمە و پاشان ئەو وانانێک کە ئێمە بە خۆمان پێشکەشمان دەکرد بە قوتابیان و پاشان کە کراین بە مشریفی وانەکانی جوانخوێنەوەی قورئانی پیرۆز ئەوانە هەموو کۆمەڵە پاڵنەرێک بوو کە ئەمە بتوانین شتێک بهینە بەرهەم بە خۆمان بینوسینەوە مامۆستا یان بڵێن پێشکەشکاری ئەو باس و بابەتانەی کە ئەو وانانەی دەڵێنەوە ینی جیاوازی چێت لەگەڵ نووسەر دەبێت ئەو خاڵانێک کە لە نووسەردا هەن لە مامۆستاشدا هەبن یان بە پێچەوانەوە بەڵێ بخۆی مەرج نییە ئەو کەسێک کەوانە دەڵێتەوە ئەو خاڵانی کە نووسەر تێداتی ئەوش تێدابیتن بەڵام ئەوەی کە گرنگە ئەو کەسێک کەوانەکە دەڵێتەوە لە بابەتەکە تاو حاڵی بیتن و شارەزایکی چاچەبی و ئیتقانیشی هەبیتن و هەر مامۆستایە کاتێک کەوانە دەڵێتەوە مەرجە تڕق تەدریسی خوێندبیتن ڕێگاکانی وانە گوتنەوە خوێندبیتن چکێک لەو خاڵانەکە زۆر گرنگە مامۆستادەی متمانەی بەخۆی هەبی کاتێک کە ئەوانە دەڵێتەوە و خاڵی دووەم کە زۆر گرنگە مامۆستا خۆی ئامادە بکە بۆ ئەوانەی کە دەیڵێتەوە بەڵام نووسەر یان ئەوها بپرسم بڵێم ئەو فەنانەی یان ئەو هوەرانەی کە دەبێت لە نووسەردا هەبن وەکۆی داڕشتنی بابەتەکانی یان چۆن بتانی تعبیرێکی وا دابڕژی تا خوێنەر هەم مەلەل نەیگری هەم بتانی لەسەری بەردەوامی پەیامەکەی بە جوانی بگا جوانە بخۆی خاڵی یەکەم کە زۆر گرنگە لانی داڕشتنەکەی لە ڕووی زمانەوانی یانی شتە چی سادە و ساکار بیتن قورس نەبی یان زۆر جارێ وشەی کوردی بەکاردێتن دەبی کەسە شکە بێ ئەو وشە کوردیە شی بکاتەوە لە بە قوتابیەکە نەخێر بەڵکو تا بکرێ وشەکان سادە و ساکاربی هەموو ئاستێک لێ تێبگاتن ئەوە خاڵی یەکەم و خاڵی دووەم ئەوەی کە زۆر گرنگ بی لەو نووسینانێک کە ئێمە نووسیمانە کە پێویستی کردووە وێنەیە چکە هەر وێنێک بە ئەندازەی 100 وشە کاریگەری هەیە لەسەر مێشتی ئەو کەسەی کە بینەرە دەیبینیتن بەس عەفو مامۆستا پرسیارێک لێرە دروستەی مەسەلەی وێنە ناکرێت لە بۆ هەموو نووسینێک وێنە بەکار بێوانیا ئەمە لەبەروی باسی نووسین بەگشتی دەکەین بەڵام چۆنە بەکارهێنانی نووسینی بەڕستان تێدا وێنەتان بەکارهێناوە بە حکمەوەی کە ئێمە باس لە جوان خوێنەوەی قورئانی پیرۆز دەکەین و باس لە پیتەکانی قورئانی پیرۆز دەکەین ئەو کات پێویست دەکاتن کە ئەو وێنانەی کە دانراوە لە بۆ پیتەکان ئێمە بەکاری بینین و پاشان ئەو نووسینێک کە ئێمە نووسیمانە لە ڕووی خشتەوە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر خوێنەر و پاشان ئێمە هەوڵمانداوە لە ڕێگای ڕەنگەوە بتوانین هەم ئاسانکاری بۆ مامۆستا بکەین و بۆ قوتابیش بۆ نمونە کات کە دێنە سەر پیتەکانی زمانی عەرەبی کە لە کانیای ڕەوان بۆ فێربوونی پیتەکانی قورئان ئێمە توانیومانە سەرکەوتوانە لە ڕێگای ڕەنگەوە هەم قوتابی هەم مامۆستا ئاشنا بکەین بە پیتەکان بۆ نمونە ئەمە ڕەنگی سوورمان تایبەت کردووە بۆ خودی پیتەکە لە نووسیندا و ڕەنگی ڕەشمان تایبەت نەخێت بەڵکو هەر لە خشتەکە ئاماژەی پێکراوە بۆ نمونە ڕەنگی ڕەشمان دەستنیشان کردووە تایبەتمەند کردووە بۆ ناوی پیتەکان چکە لە زمانی عەرەبی پیت وێنەی هەیە ناویشی هەیە و پاشان هاتووینە ئەو پیتانە کە بە قەڵەی دەخوێندرێنەوە بۆ نمونە 7 پیتمانەیە خوسە ضاغطین قیڵ ئەو 7 پیتە ڕەنگمان کردووە بە ڕەنگی سەوس و 3 پیتمانەیە لە زمانی عەرەبی تفەخەم ئەحیاناً و تورەقق ئەحیاناً لە ڕێگای ڕەنگی نیلیەوە ئەو 3 پیتەمان جیا کردوتەوە بەس مامۆستا عەفو ئەو ڕەنگانە چۆن دەڵێ هاکەزایی بۆ خۆتان داتان ڕشتویان ئەوەتە ئەسڵێکی هەیە لە زانستەکە فلانە ڕەنگ بۆ فلانە باس و بابەت بەکاردێ پیت بەکاردێ نەخێر بەڵکو بە خۆمان دەستنیشانمان کردووە بینە سەر بەرهەمەکانت نووسراوەکانی جەنای مامۆستا ئەگەر دانە بەدانە ئاماژەی پێ بکەیت بۆی زیاتر ئاشنا بین حتممە و کتابانەی جەنابشتان لە پیشانگاکە الحەمدوللا هەم هەن هەمیش با بڵێن کڕیاری هەن کڕیار مەمەسمانە ینی کەسانێکن تا مزرۆی ئەوەن لە بەرەوەی سەرنجڕاکێشن بەڕاستی هەرکە دەیبینی ئەگەر کەسێک چۆن دەڵێ حەزیشی خوێندنەوەی نەبێ بەڵام کە تەماشا دەکە بە تەلوینێکی جوان و داڕشنەشی هەم بەڕەنجی ینی چۆن دەڵێ قسە لەگەڵ دەکات زاگەر ئاماژەی پێ بکە هەم مادەکان چەندن یەکەم مادەش کەی لێ بوو مامۆستا یەکەم بەرهەمت خۆیان ئەویان تەیسیڕ ڕەحمان لە ساڵی 2018 چاپیەکەمی کرا لە شاری هەولێر
بە فەضلی خوای پەروەردگار 8,000 دانە لە ساڵی یەکەم ڕۆی و چاپی دووەم لە تورکیا کرا 15,000 دانە بوو نزیکەی دەکرد بە 23,000 دانە تاوەکو ئێستا 19,000 بگرە زیاتر لێ ڕۆیە نزیکەی عەدەدە چکەم ماوە و پاشان تەیسیڕ ڕەحمان لە زانست جوان خوێنەوەی قورئان قۆناغی دووەمە ئەوەش لە تورکیا بە چاپ گەیشتووە هەردوو کار تەیسیرە بەڵام بە قۆناغی یەکەم و قۆناغی دووەم تایبەت بە گەنجانە عەفو بم برا ئەو قۆناغی یەکەم وەکو منهەج بەکار هاتیە بەڵێ بەخۆی قۆناغی یەکەم سێ تەوەرەی لە خۆی دەگریان سێ بەش لە خۆی دەگری بەشی یەکەم دەرچەی پیتەکانە بەشی دووەم سیفاتی پیتەکانە واتە ڕوارەت و سیفەتی پیتەکان بەشی سێەم ئەو ئەحکامانەی نون و ساکین و تەنوین لەگەڵ میمی ساکین لەگەڵ پلەکانی غونە ئەوی لە خۆی دەگری کەواتە سێ بەشە نزیکەی 218 لاپەڕەیە بەشی دیمایە بەشی دووەمیان ئەوەیە کە قۆناغی دووەمە تاواکەری یاساکانی جوان خوێندنەوە بۆ نمونە ئەحکامی لام بۆ نمونە مەدەکان بۆ نمونە هەمزەی وەصل و هەمزەی قەتە لەگەڵ وەستان دەست پێکردن هەموو تەجوید لەو دوو کتابە کۆبووتەوە لەو دوو کتابێک نەماوە بیکردە بە ششتر بەخۆی هەندێک بابەت مابوو چکە ئەو کتابانێک کە ئێمە نووسیمانە بەلێژنە تێپەڕیە ئەمە مەقتوع و مەوسوڵمان دانابوو و پاشان تای ڕەحمەمان دانابوو بەڵام برایان وایان پێچاک بوو کە ئەو بەشە هەڵبگیرێتن پێویست ناکە قوتابی بخوێنی چکە بابەتەکان زۆر زەڕور نەبوو بەڵام لە بیرۆکەماندا هەیە بۆ نمونە ئێمە خەریکی مەوسوعەکی کتابی تەجویدین ئەم بەرفراوان بی نزیکەی 600 لاپەڕ لە خۆی دەگریتن ئیشمان لەسەر کردیە هەموو وردەکاریەکانی زانست جوان خوێنەوە لە خۆی دەگریتن بەڵێ ئەوە تەیسیرەکە کتابی ترمان هەیە مامۆستا بەڵێ پاشان لە 2017 کانیای ڕەوان بۆ فێربوونی پتەکانی قورئان چەند ساڵی خوێن مامۆستا ئەویان نزیکەی 5 ساڵ خەریکی بووم کە سەرەتا مەلزەمە بوو پاشان کردمان بە کتاب و ئەویان کانیای ڕەوان بۆ فێربوونی پتەکانی قورئان 72 لاپەڕەیە نزیکەی 2 ساڵ و 6 مانگ خەریکی بووم لەبەرچی ئەو ماوە زۆرە مامۆستا بەڵێ بەخۆی نەمویست شتەکە تەقلید بی ینی ئەو نووسینەکەمە دەینووسین تەقلید بیتن کتاب زۆرە لە بازاڕێ بەڵام کتابێک بی بە کردار ڕنگ بداتەوە هەم بۆ مامۆستا هەم بۆ قوتابی یعنی کتابێک بی بێت بەڕێبەر ببێت بەڕێبەر هەم بۆ مامۆستا هەم بۆ قوتابی وە کتابێک بی کاتی کە تو دەیکەوە ئیشتیاقی بی بخینیەوە کاتێککە دەڵێم 2 ساڵ و 6 مانگ بۆ نمونە ئەمن باسی 28 پیتی زمانی عەرەبی دەکەم بێجگە لە پیتی ئەلیف چکە پیتی ئەلیف هەمیشە ساکینە هیچ کات حرەکە وەرناگریتن باشە فکرەکەی من ئەوە بوو بتوانم پیتی هەمزە لە سەرەتا بینم و نمونە لە قورئانی پیرۆز بهێنمەوە تەنوین فەتحەبی پاشان تەنوین کەسڕەبی پاشان تەنوین ضەمەبی هەم بیرۆکەم ئەو هابوو نزیکەی 3 مانگ خەریکی قورئانی پیرۆز بیمە تاوەکو توانیتم نمونەکان کۆ بکەمەوە بۆ فکری کە ئەم دەمەوێتن بێجگە لەوەش یەک لە تایبەتمەندی ئەو کتابی بەردەستم ئەوەیە هەروانەیە کە قوتابی دەیخوێنیتن ئەو سێ حرەکەی لەوانەی دوام خوێندیتی بۆ نمونە فەتحا کەسرە ضەمە هیچ نمونەیەکمان نەهێناتەوە ئیلا دەبی لەو سێ حرەکەی بیتن بۆ نمونە ئەلف لام تەعریفمان نەهێنایتەوە بۆ نمونە شەدەمان نەهێنایتەوە سکونمان نەهێناوە ئەلف و یای برێن ئەلفی بچووک و وای بچووک یای بچووکمان نەهێناوەتەوە یعنی تایبەتمەندێک ئەوەی قوتابیەکە ئەو دەرسەی خوێندە دەبی ئەو نمونە لەوەی لۆ بێتەوە کە دەرسەکەی خوێندە نەک نمونە چتر بێتەوە کە نێخوێند بیتن ئەو کتابە دەکرێت کەسانی تری ئیسفادە لێ بکەن غێری ئەوانەی کە با بڵێن لێکەنە منهەج بەڵێ ئەو کتابێک کە ئەمە نووسیمانە هەموو تەمەنێک سودمەند دەبیتن چ خوێندەوار بیت چ نەخوێندەوار بی بەڵکو ئەوە کردارێکی سەرەتاییە بۆ ئەو کەسێک کە دەی فێری جوان خوێنەوەی قورئان بیتن ئەمە قەتی سیناکەین تەنها بۆ تەمەنی منداڵان ڕاستەمە بۆ منداڵانمان نووسیوە بەڵام هەموو تەمەنێک دەتوانێت سودمەند بی لەو کتابی بەردەستماندا هەیە و یەک لەو تایبەتمەندی ئەو کتابێ ئەوەیە ئەمە نزیکەی ساڵی خەریکی ئەپلیکیشنی بووینە چکە لە پشتەوەی بارکۆدەکەی هەیە یعنی هەموو کەسێک دەتوانی لە سیستەمی هەر سێ جۆرە مۆبایلەکە دایبەزێنیتن لە ناو دەست خۆی چێن دەری بووە کلیک بکاتن و بۆ نمونە ئەمە یەک لەو تایبەتمەندیانەی تر کە لەو کتابێ هەیە لە سەرەتاوە کاتێک کە
پیتی هەمزەیان پیتی با دەتوانانی کلیک بکاتن هەم دەنگەکە دێ هەم وێنەی دەرچەکەش دێتن ینی بەو پەڕی ئاسانکاریمان کردووە هەم بۆ مامۆستان بۆ قوتابی زات تەجوید ئەگەر چەندی کردداری بێ هێشتانە ئەو زەکاریگەری زیاتر لەوەی کە تەنها بە چۆن دەڵێ هاکەزایان خوێنەوە بێ مامۆستا گیان ینی یەک لەو تایبەتمەندیانەی تر کە ئەمە پێ هەڵساوین حتا برێن لە مۆبایلەکەش هەیە جێگیرەوەی تربیە بۆ نمونە زمانی عەرەبی فەرامۆشکرایە بە هەموو ڕۆچیەوە ئەمە توانیومانە لە ڕێگای نووسینەوە چەند مڕەبعاتێکماندانەوە کە قوتابی سەرەتا تۆخی دەکاتەوە پاشان بە خۆی دەینووسیتن و لەسەر مۆبایلەکەش ئەو بەرنامەمان داناوە کە منداڵەکە بە خۆی بینووسیتن بەڵێ یاخۆ دەستان خۆشی مامۆستا دەڕاستی بەرهەمی ترمان ماوە ئاماژە پێ مامۆستا و بێزگە لەوەش کە باس بکەین و چەند لە مامۆستایان لە بریان و خوشکان چ لە هەرێمی کوردستان چ لە هەندەران بە فەضلی خوای پەروەردگار سەنەدی ئەو کتابیان پێدراوە لەلایەن بەڕێستانەوە بەڵێ جگە لەم نیش مامۆستایان برێن لە لقی دەستگای نوور حکمە لە کەرکووک لە سولەیمانی لە هەڵەبجە لە سۆران لە کوێ ئەلحەمدولیلا ئەوانش دەست بەکاربووینە سەنەدەکان بەخشیوە بە مامۆستانی تر و پاشان مامۆستای بەڕێزەکە بینە سەر ئەو سێ بەرهەمەی کە تایبەت کراوە بە نەوجەوانان بەڵام ئێمە قەتیسی ناکەین تەنها بۆ ئەو تەمەنەیە بەڵکو هەموو تەمەنێک دەتوانی سودمەند بیتن لەم سێ قۆناغەیە ئەوش پلەبەندیمان کردووە ئەوەش نزیکەی 2 ساڵ و نیو تاوەکو 3 ساڵ خەریکی بوومە لە 2000 ئەوەش بە من هەست دەڕوا بەڵێ ئەوەش بە من هەست دەڕواتن سێ قۆناغا و بە فەضلی خوای پەروەردگار توانیومانە سەنەدی دوو لەوانە بە مامۆستایان ببەخشین ئەو پێدانی سەنەدە مامۆستا خۆی لە چ دەگرێت بۆ نمونە وەکو من هەست تاویلەکە لە جەنابتانە یان چۆن بۆ نمونە ئێستا کانیای ڕەوان لە 6 ساعتی کەمتر نییە ئێمە هەموو وانەکان دەبێت ئامادە بێت لە دەرسەکان بەڵێ هەموو وانەکان ئامادە دەبیتن چەند وانەیەکە ئامادە نەبوو ئێمە نەریتمان وایە مامۆستایەک دەستنیشان دەکەین لە مامۆستاکان کە زۆر چالاکە و کەسێکی لێ هاتووە لەو بوارەی دەیکەین بەوە چیل سەنەدەکە بۆ مامۆستایە دەبەخشین لای خۆی دەهێلێتەوە پاش ئەوەی کەوانەکانی تاواکە لەگەر ئەو مامۆستا بەڕێزە مامۆستا لە بڕی ئێمە ئەو مۆڵەتەکان پێداتن دەست خۆش مامۆستا ئەو کانیاوە باز لە سیدەکە مامۆستا بەڵێ ئەوەش ئارامی دڵان لە زانست جوان خوێنەوەی قورئان ئێمە کاتکە دەرێن قورئانی پیرۆز ئاسوودەی دڵەکانە ئارامی بە دڵەکان دەبەخشێتن بۆیە ئەو ناومان هەڵبژاردووە هەرکو خوای پەروەردگار دەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب دایم مرۆڤەکان کاتکە خوای پەروەردگار دروستی کردوون دوو غیدای پێداون دوو خۆراکی پێداون خۆراکە چیان لانی لاشەیە ڕۆژانە پێویستمان بە ئاوە پێویستمان بە خواردنە بەڵام ئەو غیدایی کە ئێمە فەرامۆشمان کردووە غیدای ڕوحە ئەوش قورئانی پیرۆزە وكذلك أوحينا إليك روحا من أمرنا بەڕاستی غیدایەکە تەنها ئەو کەسانە لێی تێدەگەن تاموچێژی لێ وەردەگرن کە لەگەڵی دادەژین هەروەکو دکتۆر عەبدوڕەحمان دەفەرمێ إني لأعجب ممن يقرأ القرآن ولا يفهم معاني كيف يتلذذ بقراءته يعني السيرة أو كسيك قرآن دخوينته لي تيناغا تمتعي لي ورناغري تسون لي يعني كلي تيناغا تسون تامي لي وردەگریتن لێ زۆر گرنگە قورئان خوێندنەک بیتن وەکو پێغەمبەری خوا بیتن قورئان خوێندنەک بیتن بە کردار خۆڕۆشتی قورئان بی قورئان خوێندنەک بیتن لە لاپەڕەی سینەماندا بیپارێزین چونکە یەک لەو تایبەتمەندێکی ئێمە نووسیومانە بەڕاستی بە تایبەتی لە ئارامی دڵان ناوەڕۆکەکەی بەڵێ لە ناوەڕۆکەکەی ئێمە هاتووین باسی لەوانەیە یەکەم باسی پلۆپای قورئان خوێنمان کردووە چونکە زۆر جار خەڵکانێک دەبینین ئەوەندە متەشەدیدن لە بواری یاساکانی جوان خوێندنەوە بوارەکەی تری ئیمانیان فەرامۆش کردووە بۆیە هەڵساوین ئێمە وانەیەکمان تایبەت کردووە پلۆپای قورئان خوێن حەدیثی یەکەمان کە هێناوەتەوە خەیڕکم من تعلم القورآن وعلمه چاکترینتان لێرە تێکەڵچێشتان کردووە مامۆستا بەڵێ
حتا برێن لە تەیسیر ڕەحمان یعنی تاکە پەرتووکە پاشان خەڵکانێک هاتن دوایوی إن مبادئ كل فن 10 الحد والموضوع ثم الثمرة هاتن باسییان کرد ئەمە تاکە پەرتووکە لە پەرتوکانی کوردی کە ئێمە دەست پێشخەر بووینە دا مەبادی و فەنی هەر کتابێک کە دەست پێ دەکاتن لە دەستپێکە بەو دەبنەمای دەست پێ دەکاتن ئێمە بە فەضلی خوای پەروەردگار توانیمان دەست پێشخەر بین ئەو دەبنەمایە باس بکەین ئەو دەبنەماش لانی حکمی شەرعیش تێدا ئاەت و حەدیثمان تێدا هێناوەتەوە ئەو لە تەفسیرە مامۆستا بەڵێ لە تەفسیرە باس کراوە بەڵێ و ئەوەیان کە باسمان کرد پلۆپای قورئان خوێن کە زۆر گرنگە ئەو منداڵێک کە دێتن لە تەمەنی هەرزەکاریە بۆچی قورئان دەخوێنیتن یانی زۆر گرنگە ئەمە بتوانین ئامانجی خۆمان بپێچین زۆر جاروەی ئەو منداڵە لە ماڵەوە لێ بێزارن دانوێت لە کۆڕیان ببێتەوە بچێتە دەستگان بچێتە بنکەکانی قورئان لەبەرکردن یان زۆر جاروەیە دەبێت بە مۆدیل فلان چوە فیسار چوە با منداڵەکەی منیش بڕواتن ئەنگۆ توانیتوانن مۆدیلێ بگۆڕن مامۆستا بەڵێ ئەمن وەکو شخصی خۆم لەوانەکانی تەجوید چونکە ئەگەر ئەم بەس برێم ساد بەم شێوازەیە داد بەم شێوازەیە وەکو ڕاضیاتی لێدێ بەڵام ئەگەر ئەم توانیم یعنی التەوحید بەر لە قورئان زۆر گرنگە لەگەڕی تێکەڵکێش بکەم دەزانێت زۆر میهمە مامۆستاوە لەبەرەوەی فێربوونی قورئان بۆ نمونە چ ڕەوان خوێندنەوەکەی جوان خوێنەوەی هەم لەبەرکردنەکەی بیان خوێندنەوەی بەردەوامی ئەگەر ئەخلاقی قورئانەکە وەرنەگیری نەکرێتە کردداری سوودێکی ئەو های نابێ بۆ نمونە وانە نابێتە کەسێکی قورئانی بەمانای کەلیمە بەڵێ خۆی کاتێک کە پرسیار کرا لە دایکی ئیمانداران خاتو عایشە خوا لێ ڕازی بێ خۆڕۆشتی پێغەمبەری خوا چۆنە لە وەڵامدا فەرمووی کانە خولوقه القورئان خۆڕۆشتی یەک پارچە قورئان بووە و زۆر جار ئێمە زۆر بە ئاسان دەڵێن خۆڕۆشتی قورئانی بووە بەڵام ئەگەر بیر لە وشەکە بکەینەوە دەبی سدقت هەبی دەبی وەفات هەبی دەبی ئیخلاست هەبی دەبی تەوەکولت هەبی محەبەت هەبی یعنی ئەوانە هەموو ئاعمالی قەلبین پارێزگارت هەبی کە سەری هەموو بەڵێ یعنی ئەوفوا بالعقود کاتێک کە تو باڵێنێک دەدەی ئەوە هەم خۆڕۆشتی قورئانین یعنی بۆیە من یەک لە بیرۆکەکانم ئەوە بوو پاش ئەو کتابانی کە نووسیم ئێستا دوو کتابم لە بەردەستدایە چۆنێتی لە بەکردنی قورئانی پیرۆست کە خەریکیم بە نووسینێکی سەردەمانە و وێنەشی لەگەڵ دابیتن سەرنجی کەسەکە ڕابچێشتن و خاڵی دووەم کە خەریکی نووسینەکەم ئێستا حالیان 12 وانم تاوا کردووە خۆڕەوشتی هەڵگری زانست یعنی بەرهەمی داهاتوت بەڵێ وەکو باسم کرێک لەوانە چۆنێتی لە بەکردنی قورئانی پیرۆزە نزیکەی 18 سیمینارم لەسەر کردووە هەموم احتفاڵ پێ کردووە نزیکەی 30 ساعت خەریکی بوومە ئەوی تریان کە خۆڕەوشتی هەڵگری زانستە 12 وانم تیایدا تاوا کردووە بۆ نمونە خۆڕەوشتی یەکەم ئەلئیخلاسە پاشان نیشانەکانی ئیخلاس پاشان سوودەکانی ئیخلاس پاشان پاکردنەوەی دەروون لەگەڵ بەدەستهێنانی زانستدا و پاشان خۆڕەوشتی هەڵگیری زانست لەگەڵ مامۆستاکەیدا و چەندین تەوەری تر لە خۆی دەگریتن طبعا ئێمە زۆر خۆشحاڵین بۆی کە نوری حیکمە تەنها ئەوە نییە کە قوتابی وەرەبگرن و تەواو بەڵکو بەرهەم گەلێکی نایابیان هەیە کە بەمانای کەلیمە نخبەن نایابن دەست و چاوتان خۆش پایدار بن خوای گەورە دەست بە تەمەنتانە بگری دوعای خێرمان هەیە ئینشاءڵڵا خوای گەورە بەردەوامتان دەکا بۆی کە هەم منبعێکە و مەڵبەندێکە بۆ پەروەردە فێرکردن بە تایبەتی لە قورئانە و لە هەمان کاتیشەکە و بەرهەمە جوانان دەبینین دیسانەوە دڵمان پێ خۆشە سواسی جەنابتان دەکەین مامۆستا ئەگەر شتێکت مابێ ئازێتمان دەیە ئەوەی کە من هەمە هەر لە سەرەتاوە کە لە نووسینەکەیدا گرێبەستێکم کردو لەگەر خوای پەروەردگار یەکەم خوای گەورە قبولمان پێ بەخشی دوام خەڵکان سودمەند تایدا سەری هەموویتی بەڵێ خوای گەورە لێتانی قبول کە ئینشاءڵڵا زۆر بەڕێز مامۆستا تەوفیق سەدیق یەکێک لە نووسەرەکانی بابەتە منهەجەکانی دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە ئێمە سوپاسی دەکەین کە عەزیەتماندا خوای گەورە دەست بە تەمەتانە بگرێ و لێتانی قبول کە ئینشاءڵڵا وەڵای بینەرانی عەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام تارێ لەگەڵتان بین بۆ ئەم دیدارە تایبەتە لە خزمەتی ڕێزار زەنەی مامۆستا تۆفیقە وەکو نووسەرێک لە دیداری نووسەرە لە خزمەتیابوون سوپاسی بینەری ئەوەی عەزیز و خۆشەویستەکەین تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله.